زۆر سپاس بۆ خی گەورەکە ئەو ڕۆمەفەقی کردین توانیمان سێ خاڵیارێکە بێزبین ڕاستەکەی جێمی یەکەم هەتا عادەکی باش یاریزانەکانمان قوتیان زیاتر بوو توانیمان گۆلێک تۆمار بکەین دواتریش توانیمان احتفاز بە ئەو گۆلەی بکەین بەڕاستی یاریزانەکانمان باش بوون جێمی دووەم تاوانماندی بوون چکم بەڕاستی جەوەکە گەرما تو لە سەعات 4:30 و لەوانەیە دەرەجە حرارە لە دەوری 35 و 37 ئەوانە بێ زەحمەتە توانی دوو شەوت بەیەک مستەوە یاری بکەیت یەکەم یاری بتوڵەی زۆر حساسە ئاسێکی باشمان پێشکەش کرد بەزی دیوان بەختی یاوەرمان نەبوو کە گۆڵ تۆمار بکەین گۆڵەکەش لە بیدایەتی یاری تۆمارکەز ئەستەم بوو لە تەقەرەبووی کردنەوەی گۆڵەکەی بەس ئیشاڵڵە یاریەکانی داهاتوو قەرەبووی ئەو خەسارە دەکەینەوە ئیشاڵڵە باشتر خۆمان ئامادە دەکەین و بەڵکو یەکەم یاریشە لە بتوڵە سێ یاری ترمان ماوە ئیشاڵڵە یاریەکانی داهاتوو سەرکەوتو دەبین و قەرەبووی ئەو دۆرانەی ڕۆژ دەکەینەوە